جێهێشتنی قەزای کفری و بارکردن لەو قەزایە لەلایەن دانیشتوانەکەیەوە لە حاڵەتەوە بووەتە دیاردا بە جۆرێک بەشێک لەو خانەوادانەی نیشتەجێی قەزاکەن بە بۆیە و لافتە لەسەر دیواری خانۆکانیان ئاگداری فرۆشتنیان داناوە. دانیشتوانی قەزاکە نایشارنەوە پەراوێزخستن و بایەخنەدان بە قەزاکەیان لەلایەن حکوومەتی هەرێمەوە هۆکاری سەرهەڵدانی ئەم کۆچە ناچاریەیە. هۆکاری چۆڵبوونی شار بە شێوەیەکی گشتی کە خەیکە لە حاڵتە بێتە دیاردە ئەمە مەترسێکی گەورەیە بۆ چۆڵکردنی شار. هۆکارەکەی گەڕتە بۆ دوو خاڵی سەرەکی یەکیان پەراوێزخستنی ئەم شارە لایەن دەسەڵاتەوە بە هەموو شێوەیەکی ینی فعلی پەراوێزخستنان چونکە نەبوونی پرۆژەی خزمەتگوزاری نەبوونی وەستاندنی ئەو کارگانەی کە لەم شارە کاتی خۆی ئیشەکە تۆوان دووەستان دەستی کار فراغی بەتاڵ دروستە بێت کە بەتاڵ دروست بوو ئەبێتە هۆکاری ئەوەی خەڵک لەبەر بەتاڵە مینەی ئیش و سەرچاوی ڕزق بکە. بە شێوەیەکی گشتی شاری کفری ئیهمال کراوە یاخود پەراوێز خراوە لەلایەن بەرپرسانی حکوومەتی هەرێم و بە تایبەتی حتا بەرپرسانی شارەکە توانین لە چەند خاڵێکا ڕوونی بکەینەوە. یەک ماوەیەکی زۆرە پرۆژەی نیشتەجێبوون بۆ بەشێک زۆر لە مامۆسایان و فەرمانبەران ئەم دەسی پێ ئەکرێ و جێبەجێ ناکرێ. پرۆژەی عادل متحیدە هەبوو فەشەلیان پێهێنا لە ڕووی خزمەت گوزاریەکانەوە زۆر پەراوێز خراوە لە ڕووی کەشت و گوزارەوە بەشێکی زۆری پەراوێز خراوە. چۆڵکردنی شاری کفری لە حاڵەتەوە بێتە دیاردە سەبەکەشی هۆکاری ڕئیسی هیمالی حکوومەتە و نەبوونی خزمەت گوزاریە نەبوونی هەلی کارە بۆ گەنجەکانمان واروە هۆکاری تیشی هەیە. بەڕاستی ئەگەر وا بڕوە حکوومەت بەو شێوازە لە خەمی شاری کفری بێ شاری وەزیران کە جاران پێیان شاری وەزیران دەبێتە شاری کاولبووان و شاری چۆڵ بووان. دەربارەی ئەم کێشەیە کە بووەتە مایی دڵڕاوکەی زۆرینەی دانیشتووان قایمقامی قەزای کفری بۆ پەیام نەیشاردەوە کە نەبوونی هەلی کار و لاوازی کەرتی تەندروستی لە هۆکارە سەرەکیەکانی ئەم دیاردەیەن. ئەو ڕژەیە کە باز دەکرێت 100 بۆ 150 ماڵ لە کۆی ناحەکانی قەزای کفریە لەگەڵ ناوەندی قەزای کفری و بەشێکیش لەو گواستنەوەی بە پێی ڕێگەپێدانی قایمقامێتە کە لە ناحەکان و ئاراستەی ئەمە دەکرێت و لە هەمان کاتا ئەو هاوڵاتیانەی کە لەبەر کەمی باران ئاژەڵەکانیان گواستوەتەوە جوواتە خاوەن ئاژەڵەکان بابرین بنەڕانیشی تایە ینی گەرمیان و کوێستان دەکەن بۆ وەرزێکە و پاشان ئەگەڕێنەوە بۆیە کۆی ئەوانە ئەژمار کراوە و بە شێوازێک لێکێ دەنەوە کە هجرەت هەیە لە شاری کفریا بەڵکو وانە و بە دوواداچوونوان کردو بۆ ئەو کەسانش کە ماڵەکانیان دەگوازنەوە بەشێکی پەیوەندی بە هەری کارەوە هەیە بەشێکی پەیوەندی بە کەرتی تەندروستیەوە هەیە هەندێک لەو هاوڵاتیانە نەخۆشی درێژخایلیان هەیە. کفری کە دیێرینترین قەزای سنووری گەرمیانە و دووەم کۆنترین قەزایە لەسەر ئاستی هەرێم جگە لە سنتەری قەزاکە 5 ناحێش لەخۆ دەگرێت. ئاماری ڕێژەی دانیشتوانەکەشی نزیکەی 700,000 کەسە. ئەمە سەرباری ئەوەی نزیکەی 9,000 ئاوارەی کورد و عەرەبیش هەر لە سنووری قەزاکە نیشتەجێن. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام کفری.